بۆ دوو مانگەچێ ئەو بۆ نزیک دوو مانگە باوکم تیرۆر کراوە بەڵام دڵتوسەکە هەر لێکۆڵنەوە بەردەوامە بەڵام تا ئێستا بکەران بکوژان ئەوانەی سەرەکین تا ئێستا دەستگیر نەکراون و هیچ کەسێک کە یارمەتی دەریان بۆ تا ئێستا دەستگیر نەکراوە بۆیە هەستەکەین دۆسیەکە بە هیوادارین دۆسیەکە بە خێرا بەڕێوە بچێ بەڵام تا ئێستا بە کزی بە هێواشی بەڕێوەچێ هیوادارین دۆسیەکە بەرەو پێشەوە بچێ و چەند پارێزەرش لە ناو دۆسیەکەیە کارەکات ئەوێ لایەنە پەیوەندیدارەکان زیاتر وەڵام ئەوە بدەنەوە بۆچی ئەمە بە سستی بەڕێوەچێ ئێمە ئەزانین معنی بۆچی تیرۆر کریایە لەسەر چی تیرۆر کریایە لەسەر کتێبەکانی لەسەر فکرە سیاسەکەی تیرۆر کراوە بەڵامی تر چی لایەن یەک نایەڵێت یان بەرەو پێش بچێ چی زەختێک لەسەرەتی ئەوە دیار نییە. هۆکاری دەستگیرنەکردنی بکوژانی مامۆستا شەماڵ و شەهیدانی تری باشووری کوردستان یەکەم کەمتەرخەمی لایەنی پەیوەندیدارە بە تایبەت حکومەتی هەرێمی کوردستان دووەم زاڵبوونی هەژمونی دەرەوەیە بە تایبەت دەوڵەتی تورکیای فاشیست بەسەر باشووری کوردستانەوە کە توانین بڵێن هەژمونی بە شێوەیە کە بەسەر هەموو دام و دەستگاکانی حکومەتی هەرێمەوە هەیە ئەویش بەشێکە لەوەی کە بکوژان نادۆزرێنەوە بکوژان بە سزای گەل ناگەێنرێن هەروەها شاردنەوەی کەیسەکەشی دەستگیرنەکردنی بکوژەکانیشی ئەوە سەلمێنێت کە دەستێکی گەورە لە پشتیرەکردنەکەی دێت تەنها دوو گەنج نییە بێن لە بەردە ماڵەکەی خۆیان مامۆستا شەماڵ تیرۆرکەن و بە ئاسانی لێ دەرباز بن بێگومان توانین بڵێن هەم دەستی ناوخۆی لەگەڵدا بوو دەوڵەتێکی گەورەی وەکو تورکیای لەگەڵدا بوو کە دەوڵەتێکی فاشیستە کەسانی ئازادی خواست پێشەنگ مێژونۆس جوگرافی ناس ئەوانەی کە مێژوو سەرڕاستەکەن ئەوانەی کە کورد ئەگەڕێنە سەر ڕێزگای خۆی قبولی ناکە مامۆستا شەماڵ تیرۆرەکەن ئێمە وەکو تەفگەری ئازادی وەکو هەڤاڵانی وەکو خەڵکی گەرمیان بەڕاستی لە چاوەڕوانی داین لایەنی پەیوەندیدار بە ئەرکی خۆی هەڵس بسێت چونکە لەونکردنی ئەو کەیسانە لەونکردنی بکوژانە ئیتر چی ئێمە وەکو چالاکوانان وەکو سیاسی چی جای خەڵکی ئاسایش هیچ باوەڕ متمانەیەکی بەلانی پەیوەندیدار نامێنێت بە ئاسایش بە پۆلیس بە دادگا بە پۆلیس نامێنێ بۆیە پێویستە بۆ گەڕانەوەی شەرعیت بۆ خۆیان بۆی کە خەڵک سقیان پێ بکە متمانەیان پێ بکە بەکاری خۆیان هەڵبسن و ڕووداوەکان بۆ ڕایگشتی ئاشکرا بکەن کێ بوونە بکوژەکان کێ هێناویەتی دەستی ناخۆ کێ لەگەڵیانایە بە سزای خوانی بگەێنن ئەنا بەو شێوە بێدەنگ بن و چاوی لەدا بخەن ئەکیدم لەوە ئێستا شەرعەتێکی زۆریان نەماوە بەو شێوە بڕە ئەو تۆزە شەرعەتێکیان نامێنێ و خەڵکی هیچ متمانەیەکیان پێ ناکات.